دووبارە سڵاو لە شوێنا وەستاینوتمان بۆچی بزوتنەوەی گۆڕان ڕاستە خۆپشگیری لە خۆپشاندانەکان نەکرد بە جۆرێک لە جۆرەکان شەرمنانە پشگیری لە خۆپشاندانە ناکرد. من هیوادارم ئەو پرسیارە لەو برادرانی بزوتنەوەی گۆڕان بکەیت ینی ڕەنگە ئەوان معنی بن بە وەڵامی ئەم پرسیارە بەڵام ئەوەی ئاگام لێتی سەرەتای خۆپشاندانەکان کە دەستی پێکرد لە هەفتەی شوبات بزوتنەوەی گۆڕانی لە پشت نەبووە بزوتنەوەی گۆڕان لە پشتی خۆپشاندانانە نەبووە بەڵام بە ڕاشکاوی جارێکی تر ڕایگەیەنەوە وەک پێش ئەم خۆپشاندانانە لە چەند ئەزمەیەکی تر لە شەیدکردنی سەردەشت عوسمان لە چەند ئەزمەیەکی ترا ئێمە لە بزوتنەوەی گۆڕان لە فراکسیۆنی گۆڕان میلەتەکەمان دووچاری مواجهەیەک بێت لەگەڵ هەر هێزێک لە دنیاە لە هەنگری لە میلەتی خۆمانەکەی ئێمە ناتوانین لە هەر مواجهەیەک کە میلەتەکەمان دووچارێ بێ بێلایەن بۆستین بێلایەن ناوەستین لایەنداری لە میلەتەکەی خۆمانەکەین و بە ئەرکی خۆمان ئێزانین وەڕێگەش بە خۆمان نادەین خۆمان بزینەوە لەو ئەرکە پیرۆزەی کە میلەتەکەمان داخلی مواجهەیەەکە بێ بۆ چوونی ڕەنگە خۆمان هەبێ ڕەنگە بۆ چوونی جیاجیا هەبێ بەڵام ئێمە لە کۆتاییە هیچ خیارێکی ترمان لە بەردەم نییە جگەلەوەی کە وە بڕیارمان داوە لە هەر مواجهەیەکە ئێمە لایەنگری میلەتەکەی خۆمانی لە وەڵامەکەی وتە لەو برادرانی گۆڕان بپرسە وتم لە ینی ئێوە خاوەنی بڕێر نین لە ناو بزوتنەوەی گۆڕانە دوو مەسئلەی جیاوازە بزانێت تۆ پرسیاری مووقفی بزوتنەوەی گۆڕان لە منەکە بزوتنەوەی گۆڕان بووتە بێژی ڕسمی تۆ نوێنەری بزوتنەوەی گۆڕانی لە پەرلەمانی نوێنەری بزوتنەوەی گۆڕانم لەم مەسئلانەکە عەرزم کردی ئێمە بزوتنەوەی گۆڕان بووتە بێژی ڕسمی هەیە لەبەرەوە بووتە بێژی ڕسمی زانی کە ئێمە باز لە کاری موسساتی و سیستماتیک و هەرکەس ئیشی خۆی بزانێ و دەخالت لە ئیشی ئەوی تر نەکە ئێم یعنی کاکە حەمان نوێنەری وتە بێژی بزوتنەوەی گۆڕانە هەموو بڕیار لای کاکە حەمە نییە خۆ چەند کەسێکی تر مساهەماکەن لە سیاغەکردنی بڕیارە بەڵام خۆمیان قسە ناکەن لەبەر ئەو مەسئلانەی پەیوەندی بە بزوتنەوەکەوە هەیە بزوتنەوەکە و تەبێژی ڕسمی هەیە وە قسەی ئەو ڕسمیە ئەگەینا لە منە پرسی من برارم داوە بەڕاشکاوی قسە بکەم کە عادەتی خۆ بڕیار لە ناو بزوتنەوەی گۆڕانە هەڵەگرین بۆ تەوەرێکی تر بۆچی بەردەوام بزوتنەوەی گۆڕان پێی وایە کە خۆی سەرمەشقی ئۆپۆزیسیۆن بوونە لە ناو با بڵێن شۆڕشی کوردیە زانی من دەمەوێت ینی ئای ئۆپۆزیسیۆن بوون بەمانایەکی تر ببوورە لەو ڕۆژەوە دەست پێکات کە سەرۆشی بزوتنەوەی گۆڕان دەست لە کارکێشانەوەی لێکێتی نیشتمانی کوردستان خۆبکرا ناتەبان ئەلبەتا گەر دیقەت بکەین بەرەوەی بکەین ئۆپۆزیسیۆن بوون بکەینە ناڕەزایەتی چونکە ئۆپۆزیسیۆن قاڵبێکی سیاسی و ڕسمی و ئەوانە وەرەگرێ بەڵام ئەگەر هەڵوێستی ئۆپۆزیسیۆنانە یا هەڵوێستی ناڕەزایەتی یان ئستیا یان ناڕەزایەتی دەربڕین بێ ناڕەزایەتی دوێنێ و پێرێ هەفتەی شوبات لە شەقامەکانی سلێمانی دەستی پێکرد کە گەنجەکانیان وڵاتە وتیان بەسە چیتر قبول ناکەین ناڕەزایەتی صفەتێکی مرۆڤایەتیە لە قابیل و هابیلەوە دەستی پێکردەوە هەموو ڕۆژێک تازا بێتەوە ئەو ڕۆژەی کە ناڕەزایەتی دەست پێ ئەکا ئەو ڕۆژە دەستی پێکردوێتەوە ناڕەزایەتی لە مێژووە نەوەستاوە چونکە مرۆڤ خەونی گەورەتری هەیە مرۆڤ لە پێناوی ئازادیە لە پێناوی کەرامەتیە لە پێناوی خۆشگوزەرانیە لە پێناوی هەموو ئەمانەیە خەباتەکە ناڕازیە لە وەزعی خۆی هەموو ئەمانەی قیەمە ئینسانیانەشی بێتە دیسانەوە خەبات لە پێناوی کۆنتترۆلکردنی سروشتە ئەکا لە پێناوی کۆنتترۆلکردنی ژیانێکی باشتر بەختەوە ئێستا کێشەی احتیباسی حراریت هەیە لەبەر ئەوە مرۆڤ ناوەستیە لە ناڕەزایەتی لە چاکردن لەوانە بۆیە دەمەوێت بڵێم ناڕەزایەتی لە کوردستانە نە لە بزوتنەوەی گۆڕان دەست پێکە وە بالمناسبە من ڕایکی تر شمێ زۆر جاروتومە بزوتنەوەی گۆڕان بەشێکە لە قوای گۆڕان لە کۆمەلگای کوردستانە قوای گۆڕان شتێکی گەورەترە کە ئیرادەی گەلی کوردستانە بزوتنەوەی گۆڕان بەشە زیند و گەورەکەی ئەمەیە گەشت ئەگەر بم بۆری خاڵێک هەیە کە زۆر گرنگە ئەم ناڕەزایەتیە ڕنگدانەوەی دوو عقلێتی جیاوازە کە لە سەردەمی شۆڕشە هەبووە لە شۆڕشەوە دوو عقلێت جیاواز هەبووە عقلێتێکە بۆ عقلێتی احتیکار بووە کە خۆی بە خاوەنی شۆڕشەکە زانیوە پێیوا بۆ بڕیاری شۆڕشەکە و مەسیری میلەتەکە لای ئەوە عقلێتێک تریش هەبووە لەو کاتەوە پێیوا بووە کە ڕاستە ئێمە خەبات لە پێناوی ڕزگاری نیشتیمانی یاکەین و دامەزرانێکیانی کوردستان بەڵام ئەم کیانە دەبێت کیانێک بێ ئازادی و کەرامەتی مرۆڤ و با لێرە ڕاتگرم پێدوانیە ئەو قسەیە ڕاستە کە بزوتنەوەی گۆڕان
ماوەیەکی زۆر خۆی بەشدار بووە لە دروستکردنی ئەم سیستمەی ئێستاە ماوەی 18 ساڵ بزوتنەوەی گۆڕان لە ڕیزەکانی ئەم سیستما بووە کە ئێستا حکومەکە لە کوردستان ینی بە باش و خراپیە و بزوتنەوەی گۆڕان ئێمە هاو بەشەلەوە با دووش جاکەینەوە بزوتنەوەی گۆڕانوک و بزوتنەوە 18 ساڵ لە خۆی بوونی نەبووە تا بەشێک بێلەوە ئەوانەی بزوتنەوەی گۆڕان لە کارکتەرەکانێکی باز لەوە ناکەین باسی هەندێک لە کارکتەرەکانێکین بە ئێمەشەوە تەبان ئێمە لە شاختیا بووین بۆ دوای ڕاپەڕین شتیا بوون ئەزانی دووشت دەبێت جاکەینەوە ئێمە مرۆڤین معسووم نین لە هەڵە جیایە تەجاوزات جیایە دوو مەسئلەی جیاوازە دوو مەسئلەی تەواو جیاوازە من دەمەوێت یەکشت بڵێم بەڕقم با قسە بکەین بەڕقم و بەداتە ئەوانەی کە لە ناو بزوتنەوەی گۆڕانن ئێستا و کاتی خۆی لە ناویشەتی بوو کامیان سەرۆکی حکوومەت بوو هەموو ئەوانەی کە سەرۆکی حکوومەت بوون و ئەگەر حکوومەتەکە بەلا ڕێدا برابێ ئەوانن کە ئێستا لە ناویشەتی ماوە بەڵام زۆر کەس لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئێستا پۆستی وەزارەتی هەبووە هەسیاری هەبوو لە وڵاتیاری هەبوو هەمووی ڕاست بەس دەمێ شتێکە پێ بڵێم ئێمە کە باسی ناڕزایەتیم کرد لە سەردەمی شۆڕشەوە هەبووە ئەتوانم نمونی زۆر زیندوت بۆ بێنم ئەم ناڕزایەتیانە نقل بۆ سەردەمی قۆناغی دەسەڵات کە ئەکاتە دوای ڕاپەڕین بالمناسبە من هەندێک ڕەفیقی خۆم هەیە خۆشبەختانە هەمویان زیندون دوای ڕاپەڕین پێم وتن مەگەر ئێمە ئەم هەموو جاشایەتی هەیە لە کوردستانە ئەگەر ئەخلاقی پێشمەرگە نەسەپێنین ئەخلاقی جاش بەسەرمانە ئەسەپێ دەستا دواژەکانی جاش دەمێ شتێکت بۆ کەشف بکەم لێرە گەورەترین غەدر کە لەم شۆڕشە کرا ئەوە بوو قیاد دەسەڵاتدارانی ناو شۆڕش دەسەڵاتدارانی دوای ڕاپەڕین بە بیانووی عەقڵی شاخ گەورەترین غەدر و خیانەتیان لە قیامەکانی شۆڕش کرد لەم ڕۆژانەتی هەمانەکە نەڵێن ئەوەی کە شۆڕش ناشرینەکە خیانەتی نیشتیمانیەکە وە قسەی سکرتەری گشتیەتی نیشتیمانی کوردستانە اتهامانەکە ئەوانەی بەشتی لابەلاوە خەریکیان کردوین خزمەتی داگیرکەرانەکەن جارێ زەحمەت نەبێشتی لابەلا چییە ئازادی و دیموکراسی و گەڕانەوەی بودجەی گشتی ماڵی گشتی بۆ خەڵک و دامەزرانی دەوڵەتی مؤسسات و کەرامەتی ئینسانەکان شتی لابەلان ئەجا ئەگەر جازم دەی کاک ڕێبوار ئەمە مەسئلەیەکی گرنگە با دقەتی تیا بکەین بۆی وەڵامی پرسیارەکە دۆکو خۆی بدەم زۆر پرسیارم ماوە بەسەر چاو بەڵام ئەمە پرسیارە دقەتی خیانەتی نیشتیمانی کێ شۆڕشی ناشرین کردووە شۆڕش بریتە لە کەسێک لە دوان لە سەرکردەیەک لە مامجلال لە کاک مەسعود لەو سەرکردایەتێک کە ئێستا ماوەتەوە شۆڕش گەلی کوردستانە شۆڕش ملەتێک هەڵێگیرسێنێ شۆڕش بریتە لە شەهیدەکان کە غەدرتان لێکردن شۆڕش بریتە لەو شەهیدانی کە ئەو لەحظەیە شەهیدە بوون وەسیەتیان نەکرد ئاگاتان لە وڵاتەکە و لە کوردستان و لە دواڕۆژی ملەتەکەمان بێ ئێمە هاتین غەدرمان لە قیەمەکانی خیانەت لە قیەمەکانی شۆڕش کراوە بە مێژوو شۆڕشەوە هەبێ کاک سەردار با ئێمە لێرە ئێمە من بڕم داوای لێبوردنەکەم پرسیارەکەم لەدایەوە بەڵێ دەمە یەکشت پێ بڵێم لە شاخ ئەو ڕەفیقانەی ئێستا لە بزوتنەوەی گۆڕانی لە شاخ معتەرز بووین لە دوای ڕاپەڕین ناڕازی بووین لە هەر کەس لە پۆستی خۆڵانەوە بەڵام ببوورە بەڵام بەشداریش بوون بوون لە دەسەڵات پۆستی وەزیرتان هەبووە لە شوێنی زۆر هەستیارا بوون محافظتان هەبووە قایمقامتان هەبووە هەمووی ڕاست واز لەوە بێنی من ئەمە بۆ ڕوونکەمەوە لە دوو دیار زۆر بە کورتی ئێمە بەشدار بووین بۆ چوونێک هەبوو کە پێی وا بوو لە ناو ئەم حیزبە و لە ناو ئەم دەسەڵاتەوە چاکسازی بکەین بە بەردەوامی ئەمە خەریکی ئەوە بووین باسی چاکسازیمان کردو لە ناو حیزبەیە بە بەردەوامی دژایەتی گەندەڵیمان کردووە بۆمان نەکرا تا ئاخیر جار باڵی ڕیفۆرم هەوڵی چاکسازی لە ناو حیزبەکەدا بالمناسبە من خۆم لە باڵی ڕیفۆرم نەبووم وەک لە باڵەکەی تریش نەبووم باشە بەڵام ئەزانی چییە بە درێژایی تاریخ بە درێژایی مێژووی ئەم شۆڕشە ئەو برادرانەی ئێستا ناو بزوتنەوەی گۆڕانین معتەرز بووین لە دوای ڕاپەڕین معتەرز بووین ئەم اعتراضە زانیمان لەنەوە حیزبە چاکسازی ناکرێت لێرە من بانگەشەی دەسەڵاتەکەم بۆ یەک مەسئلەی بە دقت بۆی ئەمە یەک لاکەینەوە ئەم مەلەفەیەک لاکەینەوە با چاکسازی بکەین چاکسازیەکی ڕاستەقینە بکەین سوڵتەیەکی قەزایی مستەقل هەبێ ئەوانەی بزوتنەوەی گۆڕان چیتان لەسەریان هەیە بێمنەت بن بۆوانەی خۆتانەوە بێمنەت بن بچنە بەردەم دادگایەکی عادلانەی مستەقل بەڵام لە پێشا دەبێت چاکسازی بکەین باش زۆر باشە ئێوە بەردەوام لایەنەکان تاوانبارەکەن بەوەی کە چاکسازی ناکەن بەڵام ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان چ پیاسچوونەوەیەکتان بۆ خۆتان کردووە با ڕوونتر قسە بکەم چ پیاسچوونەوەیەکتان بۆ سەروەتی هەندێک لە ڕوخسارەکانی بزوتنەوەی گۆڕان کردووە کە لە دوای هاتنە سەرکار و وەرگرتنی پۆستەکانیان ڕەنگە سەرۆت و سامانیان بێکۆ نابێت ئەزانی کاک ڕێبوار ئەمە تۆزێک دیقەتێوێ ئەزانی من ناتوانم اتهامی هەموو دەوڵەمەندێک بکەم بۆی کە دزە
اتهامی کەسمان نەکردو ئەگەر ئیجازەم بێت ئەزانی من داکۆکی لە کەس ناکەم لە هیچ کەسێک داکۆکی ناکەم کێچی هەیە لەسەر کێ ئەوە دادگایە بەڵام ئەم دادگایەنە من دەمەوێت شتێک لێرە بە دقت بڵێم ئەگەر ئێستا باسی محاکەمەکردنی گەندەڵەکانیان کرد ئەوە مؤشرێکە بۆی کە بڕیاریان داوە چاکسازی نەکەن چونکە ئێستا وەختی محاسبەی گەندەڵەکان نییە ئێستا وەختی چاکسازی بنەڕەتیە لە سیستەمی سیاسی کوردستانە ئەگەر چاکسازیت کرد هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس قەزا لەژێر هەیمەنەی حزب دەرکرد حزبت بردەوە بۆ ماڵی خۆی لە محتەرەم لە مەقڕی خۆی دانیشی حیزبایەتی خۆی بکاتە دەخۆل لە کاری حکوومەت نەکە ئەو وەختە دەستگایەکی قەزایی سربەخۆ خاوەن بڕیار ئەتوانێت بێت کێ گەندەڵی کردووە لە هەر بەرزترین لووتکەی هەرەمەکەوە کێ گەندەڵی کردووە تا ئەگاتە ئێمەمانان تا ئەگاتە ئەوانەی خواردتر بێن با لە بەردەم دادگایە بین و لێمان بپرسنەوە بەڵام ئێستا ئەگەر باسی ئەوە بکرێ ئەمە قەرارماندا ئەو معنایەوە بڕێرەندا و مەجموعەیەک مەسئولی خوارەوە کەنە کە پشی فیدا هەڵەیەکی ئەعلامی لەسەر دروستکەن ئێمە دەمانەوێت چاکسازی بکەین و چی ئەوانە ئەمانە نەیاڵ و محاسبەی گەندەڵەکانەکەین چاک محاسبەی گەندەڵی بۆوە کرێستە بێ عقودی نەوتەکانت ئاشکراکەی باش بەڵام پێ وانە هەنگاوی یەکەمی چاکسازی بە محاسبەکردنی گەندەڵەکان دەست پێ نەخێر هەنگاوی یەکەمی چاکسازی بە چاککردنی سیستەمی سیاسیەکرێ چکە تۆ ئەزانی کێ محاسبەی گەندەڵەکانەکە ئەگەر بە بڕیاری سیاسی بڕیانەوە بیانەوە مجموعەیەک محاسبە بکەن ئەم معنایەوێ دەیانێتمان بنە ناو مامایەکی ئەعلامیەوە کە دەیانوێت چاکسازی و محاکەمەی مفسدین بکەن محاکەمەی مفسدین ئیشی نظامێکی سیاسیەکە خۆی فاسد نەبوو بێت باشی نظامێکی سیاسی قدرەتی محاکەمەی بەڵام بزوتنەوەی گۆڕان بەردەوام داوای محاسبەکردنی ئەوانەکە داوای چاکسازی لە لایەنی بەرامبەرەکە کە لە لایەنی با بڵێن فەرمان ڕەوایە ئێمە پرسیارەکەمان لەوە هات کە باسی بزوتنەوەی گۆڕانمان کەوتمان بزوتنەوەی گۆڕان خۆی چه هەنگاوێکی ناوە بۆ ئەو حاڵەتە زووە بۆ بزوتنەوەی گۆڕان لە جەوێ ئیجازەم بە پرسیارت کرد لێ مەگەڕێ جواب بەم جاری یەکەم بزوتنەوەی گۆڕان لە جەوێکی تایبەتە پیا بوو ئەو جەوەی کە تیا پیا بوو یەکسەر لە هەڵبژارد نبوو لەناو حملەیەکی هەڵبژارد نبوو هەڵبژاردننی تری بەسەر هاتوو یەکسەر ئەم بزوتنەوە دەرفەت نەدراوە هەناسەبە ئەم بزوتنەوەی لە قەیرانێکەوە ئەبرێتە ناو قەیرانێکی تر ئەم بزوتنەوەی لە تەحەدایەکی گەورەوە چێتە ناو تەحەدایەکی تر ئەمە بۆ تەجیل ئەو کەیسە نییە نەخێر بەڵام من قازی نیم ئەم بزوتنەوەی قازی نییە ئەم بزوتنەوەیە دەستگایەکی قەزایی نیە محاکەمی خەڵکە بەڵام بزوتنەوەی گۆڕان ئێستا ئەو برادرانی لە بزوتنەوەکەیان خەڵک هەیە متەخەسسە لەم بزوتنەوەیە تەفەڕوقی کردووە بۆ بیناکردنەوەی هەیکەلی تەنزیمی و هەیکەلی بەڕێوەبردننی ئەم بزوتنەوە لە داهاتوە لەناو ئەو هەیکەلەیە ئەم مەسئلانەی هەموو جێکراوەتەوە ئەگەرەتەوێ بەسەرپێی بۆ ئیعلام هەندێک شت ئیعلام کەینێمەوە بڕیارماندا و دەستگایەکمان دروست کردووە بۆ حیزبەکانی تر دەستگای نەزاهی حیزبیان دروست کردووە چیان کردووە ئەتانەوێ ئێمە کۆ بکەین ئێمە کۆپی لاسایی حزبی تەقلیدی ناکەینەوە ئێمە ئەبێ دەستگایەک دابمەزرێن قدرەتی ئەم مەسئلەی هەبێ بۆی بتوانێت بەس ببوورە لێرە ڕاتەگرم یەک نقطە هەیە ینی تۆ وەکو یەکێک لە سارە دیارەکانی گۆڕان پێ وایە کاتەکە زووە بۆ ئەوەی ئەو کارە لەناو بزوتنەوەی گۆڕان ناکرێت بەڵام بۆ ئەمە بۆ یەکێتی و پارتی ڕاست نەبێت ئیجازەم بە یەکێتی و پارتی حکوومەتن یەکێتی و پارتی ئەگەر قەزا احتیکار نەکەن با دەسەڵاتی قەزاییشی خۆی بکە ئێمە حکوومەت نین ئێمە حکوومەت نین کاکڕێوان ئێمە بزوتنەوەیکی تازە دامەزراوین هەیکەلی کۆتایی خۆمان هێشتادا نەڕێژراوەتەوە ئەمە بۆ معنایەنێک ئەڵێم زووە ناکرێ هەر ڕۆژێک بۆ محاکەمەکردن و بۆ محاسبەکردنی گەندەڵەکان زوو نیە درەنگە وە چاوپۆشیکردن لە گەندەڵی تشجیعەکە وەک چاوپۆشیکردن لەو هەموو گەندەڵێ وای کرد نسبەی گەندەڵی و گەندەڵەکان زیاب بکە نە بۆی خراپ لە یەکتر تێنەگەین بزانە بۆ بزوتنەوەی گۆڕان تا هەیکەلی خۆی داڕێژێتەوە تا ئەم هەیکەلە دەستگایەکی تیادا ئەنێ مەسئولی ئەمیشە بێ و بۆی ئەو ئیشە بکە ناکرێت من بە میزاج یەکێکم خۆشێ ئەمەشتی باشێت تێ بکەوێت باش باوازنەوە بێنین باسی ئەوە کرێت کە بەشێکی زۆری هەڵسوڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان و بە تایبەتیش پەرلەمانتارەکانیان ئاگاداری بەیاننامەکەی 29 نەبوون ئەزانی باسی ئەوە کرێ مەسئلەیەکی ترە من ناتوانم لە جیاتی ڕەفیقەکانم قسە بکەم کە ئاگای لێ بۆ چی ئاگای لێ نەبوو من بەش بە حاڵی خۆم لە پێش بە دەرچوونی بزوت بەیانەکەەوە تا نووسینەوەی بەیانەکە و تا دوای دەرچوونەکەشی ئاگام لە هەموو وردەکارەکانی بوو ئاگام لە وردەکارەکانی ئەو بەیانە بۆ وە پێشم وایە ئەو بەیانە یەکێکە لە هەڵوێستە سیاسیە زۆر ئازایانەکان
و پێشم وایە هەڵوێستێکی زۆر مەسئولانە بوو بەداخەوە دەسەڵاتی سیاسی کوردستان نەیتوانی ئەو کەمیە گەورەیە لە هەستکردن بە مەسئولیت لەنا ئەو بەیانە ببینێ ئێمە لەو بەیانەوتمان فەرمونون با کوردستان وەکو سوودا وەکو تونس و مسر بەیاننامەکە بڵاو کرایەوە هەمومان بینیمان بەڵام ئەمێ ئەو لێ پرسم بڕیار لەناو بزوتنەوەی گۆڕان بڕیارێکی جەماعیە من بەرز لەوەی بێتە سەر بڕیار لە بسەر بزوتنەوەی گۆڕان مەسئلەیەکی زۆر گرنگەیە دەمێ ئیشارەتی پێ بکەم کاک ڕێبوار بەیاننامەی بزوتنەوەی 29 بەیاننامەیەک بوو حەقوا بوو دەسەڵات بە نەوەیەکی تر مامەڵەی لەگەڵا بکە دەسەڵات ویستی ئەمە کاتە سەرەتایەک بۆ دابڕانی بزوتنەوەی گۆڕان و دروستکردنی جەبهەیەکی گەورە لە دژی و ئەتیهامی کرد لە یەکەم لەحزەوە هەڕەشەی کرد لە یەکەم لەحزەوە ڕەشەی کردوت ئەگەر خۆپشاندان بێ لە کوردستانە ئێمە علاقەی خۆپشاندەرانمان نابێ پەلەماری گردەکە و سەرکردایەتەکەی و کەناڵەکە ئێدێ بە ڕاشکاوی پیانوتی و ئەمە ئەوەندەی تر جەوەکەی تەزیم کرد و تووشی تەشەنوجی کرد چووکە خۆ ئەمە لەگەڵ جەماعەتێکە تعامل ناکەن جەماعەتێکی ئێمە بۆ ناسراوین بە درێژایی تاریخمان هەم ئازاترین پیاوژنەکانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان کۆبوونەتەوە خوا نەخواستە ئەمە بەو معنایە نییە جیهاتەکانی تر خەڵکی ئازادیانە بەڵام ئەمە ئەم طریقەیە لە بەڵام ئەگەر ئیجازە ئەو ترس کرد ئەو ترسا ببوورە ئەو ترس لەو پەلاماردانە هۆکار بوو هەرچەند تۆ وەڵامی ئەو پرسیاری منت نایەوە کە پێشتر لێم کردی چیە مەسئلەیەکی زۆر گرنگت ئیسارە کرد کە دەبێ حەقی خۆی بدێنێ ئیجازەم بی کە پەیوەندی بە خۆپشاندانەکانەوە ببوورە وەڵامی ئەو پرسیارم بەرەوە من پرسیاری ئەوم کرد کە بڕیار لەناو بزوتنەوەی گۆڕان جەماعیە بڕیار لەناو بزوتنەوەی گۆڕان جەماعیە هۆکاری ترس لە پەلاماردانی گردەکە ئەمە هۆکار نەبوو بۆ ئەوەی کە گۆڕان نەچۆ پشتی خۆپشاندانەوە لە هەموو وڵاتێکە معارەزە چۆ پشتی خۆپشاندانەکانەوە ئەزانی دەمێ شتێکە پێ بڵێم من دەمێ لەسەر مەوزوعی خۆپشاندان قسە بکەین بەدەنگەوەچین و نەچوونی دەسەڵات لەگەڵ ئەو بەیاننامە مەسئولانەیە هیچی لێ نەکەوتەوە خۆپشاندان نەبێ خۆپشاندانی لێکەوتەوە یعنی ئەوە نەک کەسی نەترساند میلەتەکەی ئازاتر کردەوە ئەزانی یەکشت هەیە ئەو میلەتە نەلای یەکێتی و پارتی و نەلای گۆڕان ئیش ناکە بە قەراری ئێمە بچێتە سەر جادە و بە قەراری ئێمە بچێتەوە بۆ ماڵ ئەو شتیوانە ئەوە لە ڕژێمە دیکتاتۆریەکانە کە حەفلەی هینەکەن و ئاڵایەگە دەنەدەزینەکە و ڕسمی سەرۆکی فەرماندانە دەنەدەست مناڵەکانەوە ئەوە لەو ڕژێمانەیە کە هێشتا وێنەی لە تەرابلس و لە یەمەن و لەوانە لە سووریا ئەوانە بینی ئەوە لەویایە ئەو برادرانە وەک چۆن کردیان لە سەر تاسەری عێراقا جمعەی تووڕێی بوو لە هەولێر جمعەی شادی بوو مناڵی خەڵکە کوژرا لەوێ شادی بوو تۆ سەری مفارەقەیەکە بەڵام ئەوە ببوورە لێر ڕاتەگرم ببوورە کاک ڕێبوار ئەگەر ئیجازەم دەی نقطەیەکی زۆر بە کورتیت کاتم زۆر کەماوە خۆپشاندانەکان من پێم وایە هەندێک ئەوامل تەسیری هەبوو لەوەی ئەو خۆپشاندانانە دەستی پێ کرد بۆ بەو طریقەیەش کرد بۆیەوە من خۆم پێم وانە ئەو هێزە زۆرە تاکە سەبەبی کشانەوەی ئەو خۆپشاندانانە بوو پێم وایە هێزە گەورەکەی کە هێنایان لە دوای لە 19 نیسان ئەوە یەکێ لە فاکتەرەکان بوو کە ئای بەیانی دەسەڵاتێکە هەموو هێزە بێنێتە سەر میلەتەکەی خۆی و خەڵکێک کە دەستی ڕوتە بەڵام فاکتەری تر هەبوو یەکێک لە فاکتەرەکان دوودڵی ئۆپۆزیسیۆن بوو دوودڵی ئۆپۆزیسیۆن لێرە بە ئۆپۆزیسیۆن کورت نەکەینەوە لە بزوتنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆن خۆی هەمووی یەک هەڵوێستی یەکگرتووی نەبوو لە سەرەتاوە دوو ڕێی جیاوازە بوو سێ ڕێی جیاوازە بوو تا زمانێکی تا سێلایەنەکەیەکیان گرتەوە لە پرۆژەیەکی هاوبەش ئەمە کاریگەری سەلبی هەبوو لەوەی کە ئۆپۆزیسیۆن ڕێیەکی وازح و بڕارێکی وازحی هەبێ بە ڕاشکاوی بچێتە پاڵ شەقام و دامی شەقام بکە ئەمە خاڵێک طبعا ئەم دوو دڵیە تەسیرێکی سەلبی هەبوو خاڵێکی تر کە تەسیری سەلبی هەبوو تەسریحاتی هەندێک لە هەڵسوڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان و بە شێوەیەکی گشتیش ئۆپۆزیسیۆن بوو کە ئەوە ئەمریکایەکانن بە هەڕەشیان کردووە و نایڵن تەقا بکرێ ئەمە کارێکی خراپ بوو چونکە من دەمەوێت بڵێم ئەم میلەتە گەنج ئازاکانی سلێمانی و شارۆچکەکانی تری کوردستان کە بڕیاریاندا دابەزن بە پرسی کەسدا نەبەزین پرسیان بە کەس نەکرد داوای پشگیریان لە کەس نەکرد بە ئازایەتی خۆیان دابەزین فەرقی بینی حەفتەی شوبات ئەگەر مقارنەیە بکەیت لەگەڵ حەفتەی نیسانە چییە حەفتەی شوبات مزەحرە بوو لە سلێمانی هێزێکی گەورەی زێرەبانی هات ئەم هێزە گەورەی زێرەبانی کە هات جەوێکی لە ترس و تۆقاندن دروست کرد هەژدەی شوبات
گەنجەکان نەچوونەوە بۆ ماڵ گەنجەکان مواجهاتیان کرد شەڕەبەردیان لەناو ساحەکانی ئەم شارە کرد یعنی خۆپشاندان کە گرسایەوە لە سەرای ئازادی بە موافقەتی ئەو برادرانە نەبوو لە دەسەڵات وەڵڵای ئەمانە کوڕی چاکن با بچن لە سەرای ئازادی خۆپشاندانکەن ئەمە خاڵێکی زۆر گرنگە گەنجەکان مقاومەیان کرد چونکە گەنجەکان هەفتەی شوبات کە دابەزین بڕیاریان دابوو دابەزین مواجهە بکەن ئەگەر پشتگیری بکرێن و نەکرێن نۆزدەی نیسان گەنجەکان پێیان وترا ئەمریکا ناڵێتە قەتان لێ بکرێن کە دابەزینە شەقامەکان تەقیان لێکرا تووشی سەدمە بووین من پێم وایە ئێمە ئەو برادرانی قسانەمان کردووە فاکتەرێکی تری زۆر گرنگ زۆر گرنگ کە کاریگەری سەلبی لەسەر وەزعی ڕۆشنبیرەکە لەو خۆپشاندانەکانە بوو هەڵبێستی ڕۆشنبی هەندێک لە ڕۆشنبیران بوو هاتنەوەی مبالغەیەکی زۆر کرا لە هاتنەوەی دووسێ ڕۆشنبیر لە دەرەوە لەگەڵ ڕێزی تەواوم ئەوانە ڕۆشنبیری گەورن بیرمەندی گەورن بەڵام بە کورتی تکایە پرسیارێکم ماوە کاتم زۆر کەم ماوە مبالغەیەکی زۆر کرا لەوەی کە ئەوە دێنەوە وەک بڵێ جەوێکیان دروست کرد کە دێنەوە یەکسەر موازینی هێز لەسەر ئەرزە گۆڕێ هاتنەوەکەیان هەڵەبوو ڕۆشتنەوەکەیان هەڵەبوو تەسریحاتەکانیشیان هەڵەبوو یەکێک لە تەسریحاتەکانیان ئەڵێ بە تهدید مەبەستە لە شەیە مەبەستم لە کاک ئاراس و کاک بەختیارە ینی ڕێزی زۆرم هەیە و من احترامێکی زۆر گەوریان لام هەیە و بە دوو ڕۆشنبیری زۆر گەوریان نەزانم من باسی ناکرێت پێمان وابێ مەعسووم من لە هەڵە ئەگەر ئەوە تێگەشتنا ئەوە تێگەشتێکی زۆر هەڵەیە تەسریحیان داوتیان زمینەی کوردستان پێ نەکەیوە بۆ خۆپشاندان بۆ خاتری خوا ئەمە ئستنادت کردە سەر چ داتایەک سەر چ نەزەریەیەک سەر چ معتەیاتێک لەسەر ئەرز چۆن قرارت یعنی من لە تۆ پرسم کە خۆپشاندان بوو لە محەممەد بوو عەزیز زێدرا و خۆپشاندان بوو لە تونس هەموو عالەموتی عەرەب هەڵناسێ هەموو ئەمە گەشت ئەمەوێ ببوورە ئەمە پرسیارێکی لێکم کاتم زۆر کەمە ئەمە زۆر گرنگ زۆر بە کورتی تکایە بۆ کاتم زۆر کەم ئەو تەسریحانە لە کێشەکەی لەکوایە یەکێکیان لە میدیای بڵاو بێتەوە گەنجەکان زۆر لە ژێر تەسیری ئەویان گەنجێکی زۆر گەیشتە قەنەعەت کە ئەمە زمینەکە نەگەیوە کە زمینە ملت بڕیارەدا زمینە نەگەیوە ڕۆشنبیرێکیان سەرکردەیەک بڕیار نادا خطورەتی تری ئەم فاکتەرە لەکوایە بەشێکی زۆر لەسەر کردەکان لە ژێر کاریگەری قسەی ئەم برادرانن بۆیە قسەی تۆ بە نەوعێک لە نەوعەکان تەسیرەکە بۆیە کە فتوای لەم نوع عادەی دەبێ بزانی کاریگەری سەلبیەکانی لەسەر ئیرادەی خەڵک چییە من پێم وایە ئێستا جملەیەک ئێستا گەلی کوردستان و گەنجەکان بڕیار دەندا بەزنەوە ساحە هیچ هێزێک ناتوانێت لە بەردەمیانە بۆستێ بۆیە لێرەوە داوا لە دەسەڵات سیاسی کوردستانەکەم گەیشت مەسئولانە بە استیجابە لەگەڵ ئەم پامە گەیشت چۆن پرسیارێکم هەیە بەڵام تکایە زۆر بە کورتی چووکە کاتی بەرنامەکەم زۆر کەمە خۆشە پێ وانە کە بەشێک لە داواکاری پەرلەمانتارانی بزوتنەوەی گۆڕان جۆرێک لە مزایەدەیە یان جۆرێک لە زیانڕەویتیایە ئێوە باسیێواکەن کە موچێکی زۆر درێ بە مۆزەف لە وڵاتە کەچی داوای موچە بۆ ژنی ماڵەکەن یان هەندێک لە پەرلەمانتار هەڵەسن ڕفتارێکی نوعەگە نوێنن لە ناو پەرلەمانە زۆر بە کورتی تکایە لە یەک دقە ئەزانی تۆ پرسیارێک کرد لێ کردوم بە یەک دقە جواب نادرێت بە یەک دقە تکایە من بۆ چوونی تۆ پێدوانیە ئەوانە مزایە دەبن نامزایدنی نەخێر مزایدن لەگەڵ ئەو ڕفتارانەی کە لە ناو پەرلەمانی کوردستان ئاکرێ ڕفتاری شخصی جاکەرەوە لە هەندێک شت بەڵام ڕفتار ڕەتفعلی ئەو زوڵمە گەورەیە کە تۆ بە بیانووی زۆرینەوەیەکی ئەو زوڵمە گەورەیە ڕفتاری ڕەتفعل دروست باشە داوای کەمکردنەوەی مۆزەفەکەن فەرمانبەرەکەن لە وڵاتە بڕێک پارەی زۆر بۆ مۆزەفە ڕوا کەچی لە حملەی انتخابی خۆتانە داوای موچە بۆ ژنی ماڵەکەن ئەوە دوو مەسئلەی جیاواز کاک ڕێبەرەوە پەیوەندی بە فەلسفەی بزوتنەوەیەکەوە هەیە کە پێی وایە ئەمە وەسیلەیەکە بۆ ڕزگارکردنی ژن لە کۆیلایەتی پێی وایە نسبەتێک لەو موچەی لە بێمەردەکەی درێ ژنی ماڵ نسبەتێک لەو زەوجیە و مناڵەکانی بدرێ بە و تۆ داوای معاشی زیادەی بۆ ناکەیت بەڵام بەشێکی زۆری فەرمانبەرانیش ژنن باشە ئێمە کاکە ڕێبەر باوە تێکەڵ نەکەین بۆ شەریحەیەکی معەن داواکراوە کە کابانی ماڵە ئەمە بۆ ئەوەتە ئەمە لە ژێر هەیمەنەی اقتصادی پیاو نەبێ لە ئەوروپا بە نەوعێکتر معالەجە کراوە لێرە تۆ سیاقێکی تایبەتیت هەیە ڕەنگە بزانە ڕەنگە ئەمە لە بۆچوونە لە جێبەجێکردنا ڕەنگە پێویستی بە گەشە پێدان هەبێم فکرەیە ڕەنگە بۆچوونی جیاوازی لەسەر بێ بەڵام لە ئەسڵا بۆ مزایدە نهێنراوەتە پێشەوە ئەگەر بۆ مزایدە بوو فراکسیۆنی کوردستانی با موافقەتیان لەسەر کرد سێ پرسیاری شخصی ماوە تکایە زۆر بە کورتی جوابم بەرەوە دەوترێت بڕوانامەی سەردار عەبدوڵڵا تەزویرە ئەمە تا چەند ڕاستە وەڵام من هیوادارمەوە مۆزوع لە دادگایەک لاکرێتەوە ئەمە بەشێکە لە تیرۆر بەشێکە لە تیرۆری کەسایەتی
دەوترێت من تحداکەم پیاوێکم کە مناڵ بووم لە مەکتەبە قۆپیام نەکردو پیاکەم لە مناڵیەوە بە ئەخلاقەوە تەحملم کردو بێ منەتم ئەو ئەوراقە ئەوە بچ سێریکەن و بێ منەت بنەوە هەوڵێکی نەزوەکانەی یا ئیسانەیە بۆ تیرۆری کەسایەتی کەسێک کە بۆچوونی جیاواز بوو بۆچوونی سیاسی جیاوازی لەگەڵیان گەشت دەوترێت سەردار عەبدوڵڵا زۆر ئێرە و ئەوێ ئەکات سەرەتا لەگەڵ بزوتنەوەی دەستوری مەلکی و دواتر لەگەڵ ئايات عەلاوی و دواتر لا یەکێتی و لەگەڵ دواتر بۆ بزوتنەوەی گۆڕانکارانی ئیسرائیل و پرسیاری ئەواکەن وڵای لوبنان ئێستا پرسیاری ئەواکرێڵەن دوای بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حیزب وڵای لوبنان و ئەوانە نەبیستوانە من نە لەگەڵ حرەکەی مەلکی دەستوری نە لەگەڵ ئەوانەیە هیچی پەیوەندیم نەبووە هیچ پەیوەندیەکی ناڕاستە و خۆ و ڕاستە و خۆشم ئەو وەختەش نەبوو ئێستاش نیمە من تێکۆشەرێکی ئەم میلەتم لە مناڵیمەوە خەریکی تێکۆشانم بەر لەوەیەتی بۆم تێکۆش زۆر بە کورتی یەک پرسیارم ماوە ئەوترێت سەردار عەبدوڵڵا کاری کردووە برایەکی خۆی کردووەتە مدیر ناحیە لە کاتێکە هاوڕەکانی دانەمەزراون بێمنەت زۆر بە کورتی تکایە زۆر بێمنەتم براکەی من لەسەر استحقاقی خۆی ئەو وەختە کراوە بە مدیر ناحیە کە خلافێکی گەورەی شخصیم لەگەڵ هاوڕێم کاک عوسمانی حاجی مەحموو هەبووە بە پێچەوانەوە ئەو وەختەی کە مامجلال دەیویست من ئاشکاتەوە لە دژی پاڵی ڕیفۆرم پیان وتموتیان داوا لە مامجلال کە بڵێ براکەم بکە بە مدیر ناحیە ئەو وەختە تێگاتەوە پیاوێکی جیاوازی لەوان وتم من داوا لە مامجلال ناکەم گەیشت پامەکە و گەیشت زۆر سپاس بۆ ئەم دیدارەوە بە ڕاشکاوانە وەڵامدانەوەی پرسیارەکانمان ئەڵقەی ئەم جارەی بە ڕاشکاوی کۆتایی پێهات تا بێگەشتنەوەمان بەشاری دانەسپێر